بسم الله الرحمن الرحیم. ئێستا بەئیزنی خوا دەزەکەین بە نەشتەرگەری بۆ چارەخوازێکی بەڕێز کە تووشی گرەی شێرپەنجەی سوورێنج بووە. ئینشاڵڵا بە یارمەتی خوای گەورە نەشتەرگەریەکەی بۆ دەست پێەکەین. طبیعی ئەم چارەخوازە بەڕێزە پاش وەرگرتنی چارەسەری بیدایی بە تیشک و دەرمانی کیمیایی کە سوپاس بۆ خوا، پاش ئەوە نەخۆشیەکەی بە جۆرە لە جۆرەکان کۆنترۆڵ بوو، بەڵام سەرباری وەرگرتنی ئەو چارەسەرانەش هەر پێویستی بە نەشتەرگەریە. هۆکار زۆرە بۆ ئەم دروستبوونی گرەی شێرپەنجەی سوورێنج، بەڵام ئەتوانی بڵێ هۆکاری سەرەکی بە شێوەیەکی وازەح نییە، بەس هۆکاری ڕێخۆشکەرەیە. لەوانە مەسەڵەن هەڵکشانی تەمەنە، جگەرە کێشانە، خواردنەوەی کوحولیەکان، بە تایبەتی ئەگەر مەسەلەن خواردنەوە کوحولیەکان لەگەڵ جگەرە کێشانە لە یەک کادا لە مەسەلەن چارەخوازەکە خۆی پێوەگرت بێ، وەکو ئالوودەبوونێ بە شێوەیەکی زۆر و بۆ ماوەیەکی زۆر بەکاری هێنابێ یا خواردبێتیەوە، ئەو کاتە ئەگەری توشبوون بە نەخۆشیەکە زۆر زیاترەکە. یا مەسەلەن هەنێک جار گەڕانەوەی ترشەڵۆک بۆ ماوەیەکی زۆر لە گەدەوە بۆ سوورێنج ئەگەر چارەسەر وەرنەگرێن نەخۆشەکە لەوە چێ گۆڕانکاری لە ڕووپۆشی بەشەوەی بەشی خوارەوەی سوورێنجکی دروستکە و پاشان سەربکێشێ بۆ گرێ شێرپەنجەیەکان خوا نەخواستە. ئەم نەشتەرگەریە نەشتەرگەریەکی زۆر ورد و تایبەت و گرانیشە بەڕاستی. نەشتەرگەریەکە لابردنی گرێکەیە بە تەواوی لەگەڵ ئەو بە شەش مەسەن بەشێکی زۆر لەو سوورێنجک و هەروەها گەدەشکە گرێکەی تیانە هەوانەش ئەبێ پاک بکرێنەوە. بە نزیکەی 3 بۆ 4 سەعاتی پێ دەچێ بە هەردوو نەشتەرگەریکردنەوەی سنگ و سکیەوە. هەندێک جار پێویستەکە مەسەن نەخۆش لە چاودێری چڕ داخڵ ببێ دوای نەشتەرگەری. چۆن خۆمان بپارێزین لەم نەخۆشی ئەوە گرنگە ڕاستیەکەی. ئەوانەی کە جگەرە ئەکێشن بە وازی لێبێنن، جگەرە مەسەن بە هاوشێوەکانیشەوە و هەروەها ئەوانش کە ئالوودە بوون بە مادە کوحولیەکانەوە و زیاتر مەسەلەن احتیمام بدرێ بە و جۆرە خواردنانەی کە هەڵنەگیراون کە مادەی پارێزەریان تێدا نییە، مەسەلەن ئەو خواردنانەی کە دووکەڵکراون دەکرێ هۆکارێکی ڕێخۆشکەر بن بۆ ئەم نەخۆشیە. یاخود ئەوانەی کێشەی گەڕانەوەی ترشەڵۆک بوون لە گەدەوە بۆ مەعیدە ئەبێ ناو بەناو پشکنین بکەن، نازور بکەن بۆ سەلامەتی سوورێنجکیان، تاوەکو هەر گۆڕانکاریەکی بیدایی کە ڕوئەیە دەکرێت مەسەن گۆڕانکاری ڕووبە بە کەمترین تەداخل چارەسەر بکرێ، بەڵام ئەگەر دوا کەوت احتیمال لێ مەسەن پێویستی بە نەشتەرگەریەکی گەورەی وەکو لابردنی سوورێنج بێ. طبیعی لەوە چێ مەسەن هاوڵاتیان بڵێن ئەی چۆن خۆمان پارێزین، بۆ نمونە دووچاری هەتا بکرێت دووچاری ئەم نەخۆشیە نەبین. طبیعی مەسەلەن وەکو عەرزم کردن پێشتر جگەرە کێشان، مەی خواردنەوە، ئەمانە هۆکارن، هۆکارێکی زۆر باویشن تەقریبەن. یا مەسەلەن ئەو کەسانەی کە خۆیان گرتووە زیاتر بە خواردنە هەڵگیراوەکانەوە، ئەمانش ئەکرێت تا ڕادەیەکی زۆر هۆکارێکی ڕۆیخۆشکەر بن و بەواز لێهێنانی تەقریبەن هۆکارە ڕێخۆشکەرەکان کەمەکرێنەوە بۆ دووچاربوون بەم نەخۆشیە. یا مەسەلەن ئەو بەڕێزانەی کەوا تووشی گەڕانەوەی ترشەڵۆکە بن لە گەدەوە بۆ سوورێنجکیان، ناو بەناو پشکنین بکەن لە جۆری نازووری سوورێنجک و گەدە بۆ ئەوەی ئەگەر هەر حاڵەتێ مەسەلەن لە ئەنجامی ئەو گەڕانەوەی ترشەڵۆکە ڕووبا لە ناوپۆشی سوورێنجکیانە زوو پێی بزاندێ، ئەکرێ مەسەلەن بە هۆکارێکی ئاسانتر نەخۆشیەکە کۆنترۆڵ بکرێ وەک لەوەی بگاتە نەشتەرگەری و لابردنی سوورێنجک و ئەوانەی. خوای گەورە هەمومان پارێزراوکە لێی. سمارت وەرچەرخانە.